لەگەڵ هاتنی یەکەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆز، هاوڵاتیانی قەزای سۆران بە گەرموگوڕی لە بەرەبەیان ڕوویان کردە مزگەوتەکان بە مەبەستی ئەنجامدانی سونەتی نوێژی جەژن. بەڕاستی جەژنی قوربان پەیامێکی خواییە لە حەزرەتی ئیبراهیمەوە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ بۆ یەکەیەکە پێغەمبەرانی دوای خۆی تا دەگاتە محەممەد المستەفا صلی الله عليه وسلم، لەویش بۆ گشت مرۆڤایەتی و بەتایبەتی ئومەتی خۆی پەیامی قوربانی دانا، پەیامی خۆبەختکردن و جانفیدانە، پەیامی ئازادبوون و گەردن ئازادکردنە، پەیامی خۆشەویستی و برایی و تەباییە، پەیامی وەگۆڕنانی شەیطانە، دەست لە ناو دەستیەکنانی بەندەکانی خوایە. پەیامی جێژن پەیامێکی ئاشتی و تەباییە، جێژنی موسڵمانانە. کابرا کە موسڵمان کە دێتە مزگەوت دڵێ بیتەوە پێم خۆشە هەموو موسڵمانێک تۆقە و جێژنە پیرۆزبایی هەموو موسڵمانێک بکەین ئینشاءالله. بە پێویستمان زانیکەوە پەیامێکی ژینگەی بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بگەینی کە پێویستە هەموو خەڵک هاوکاری تیمی کارمەندانی شارەوانی بێت و جگە لەوەش ئەو پاشماوەی کە لە جەژن دەیخۆن پاشماوەکان فرێنە دەنە سەرزادە و کۆڵانەکان و پیسینەکەن بۆ ئەوەی لە جەژندا ژینگەکەمان پارێزراوتر بێت نەک پیس و بۆگەنی بکەین. لە جەژنی قورباندا هاوڵاتیانی سۆران ئومێدەوارن لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بگەنە ڕێکەوتن و کۆتایی بە ناخۆشیەکانی نێوانیان بهێنن. پەیامێکیشم بۆ لایەنە سیاسەکان هیوادارم ئەو گرژی و ئاڵۆزەی هەیە لە نێوان حیزبەکان ئەو ڕۆژە بکەنە هەوێنی برایەتی و پێکەوەژیان و لەخوای گەورە داواکانی ئەو جێژنە ببێتە مای ئەوەیەکەوە ئەو دەرد و بەڵا و ئەو قەیرانە سیاسی و ئابوووریانی کە لە هەرێمی کوردستاندا هەیە ئینشاءالله کۆتاییان پێ دەدەین بە حەولی قوڵەتی خۆی ئینشاءالله. دوای کۆتایی هاتنی نوێژ و وتاری جەژن، هاوڵاتیان پۆل پۆل سەردانی یەکتر دەکەن و لە ماڵەکانیان جەژنە پیرۆزە ئاراستەی یەکتر دەکەن. بەنسبەت ئەوەی ئێمە کە دوای ئەوەی نوێژ جەژنمان کرد، ئێمە لە بە کۆمەل لەگەر خزم و کەسان و دۆست و برادەران پێکۆ لە ماڵان دەگەڕێن و دەچینە سەردانی خزم و کەسان دەکەن و سەردانی نەخۆشان دەکەن و گەدەن ئازایی لێگر دەکەن و بە قورئاندا جێژنی قەدیم ئەمە لە قەدیمدا مەقسەدە ڕەوەنداتی دابوو. جێژنی قەدیم لە ڕەوەنداتی وشی ئەلعانە بۆ ئەلعانە پێشکەوتوترە لە بەچێ ئەلعانە لە مزگەوتێ ماڕاخوا لە مزگەوتێ نوێژێکەی و سەلەواتە لێ دەی و نوێژا جێژنێکەی و لە سادرەی بوو لە جێ لە سادرەی ژێژدانەی لەکرد و حەویانەشی لەکوشتەوە هاستاینە پێوە. لە هەرێمی کوردستان سەرەڕای ئەوەی قەیرانێکی دروستکرا و بەرۆکی هاوڵاتیانی گرتوتەوە، بەڵام هاوڵاتیان سوورن لەسەر بە ئەنجام گەیاندنی بۆنە ئاینیەکان و بە گەرموگوڕی مەراسیمی جەژنی قوربان بەڕێ دەکەن. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.